لا سلێمانی پرۆژەیەکی وەرزشی جیاواز و سەرنجڕاکێش هەیە کە سەرنجی نەک وەرزشکاران بەڵکو گەشتیارانیشی بۆ خۆی ڕاکێشاوە. ئەو کەسانی ئارەزوومەندن پێشبڕکێ ئۆتۆمبیل و خێرایی تاقیکەنەوە لەم پرۆژەیە دەتوانن خۆیان ببینەوە و ئارەزوەکانیان لەوێ تاقی بکەنەوە. ئێمەش چوینە ناو پرۆژەی خێرایی و پێشبڕکێی ئۆتۆمبیلی سوپەرفاست کە لە شاری سلێمانی هەیە، لەوێ زانیاریمان وەرگرت و پێشبڕکێشمان کرد. با پیشانتان بم کە لەوێ ئێمە چۆن لەو پرۆژەیەدا خۆمان بینی و هەروەها زانیاریشمان بۆ ئێوە وەرگرتووە. عزیزان و خۆشەویستان، سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش. ستافی بەرنامەی سپۆرت مەگەزینی کەناڵی ئاسمانی کورسات ئەمڕۆ لە شاری سلێمانی و لە پارکی ئۆتۆمبیلەکانی فامیلی مۆڵ پرۆژەیەکی ناوازە بەسەرەکاتەوە کە پرۆژەی سوپەرفاستە، خێرایی و پێشبڕکێی ئۆتۆمبیل. ئەم جۆرە پرۆژەیە ئەتوانم بڵێم پرۆژەیەکی تاکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەم شێوازە کە منداڵان و ئاستە تەمەنەکانی دیکەش و پێشکەوتوان ئەتوانن ئەوانەی کە ئارەزوومەندن لە بواری پێشبڕکێ و خێرایی ئۆتۆمبیل بە شێوەیەکی تەندروست لێرەدا خۆیان ببیننەوە. ئەو حەزەی کە هەیەە بۆ ئەم جۆرە پێشبڕکێ لێرە تاقی بکەنەوە کە بە دوو شێوازی جیاواز و بە دوو گۆڕەپانی جیاواز لێرەدا بوونی هەیە. پرۆژەکە لە ڕووی وەرزشیەوە کارێکی نوێیە و لە ڕووی گەشتیاریشەوە کاریگەریەکی باش لەسەر سلێمانی دروستەکە و گەشتیارێکی زۆر لە ناوچەکانی دیکەی عێراقەوە سەردانیەکەن. ئەم پرۆژەیە لە وڵاتە پێشکەوتوەکان هاوشێوەی ئەم پرۆژەیە هەیە و بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش پرۆژەی پێشبڕکێ و خێرایی ئۆتۆمبیل سوپەرفاست گۆکارت بوونی. سڵاوتان لێبێ. باشن. ئەگەر یەکێ بوێ بەشداری کالێرە پێویستی بە چییە؟ پێویستی بە ناو تۆمۆرکردنە یەکەم جار. باشە. بۆی ناو داخلی ناو سیستەم بێت جاری تر کە هاتیتەوە پێویست ناکە ناو داخلکەی ناوەکان ئەچێتە ناو داتەی خۆمانەوە. بەڵێ. باشە. ناوەکان داخلکەین ئێستا. باشە. ئەی بەڕێزە. کاروان زیرەک. کاروان. پێویستی بە والیدەکەش هەیە؟ هەروەڵا. 1984. 1984. بەڵێ. چەندی چەند؟ 28 زۆر باشە. ئەو ناوەگوتم تۆمار کردووە حالیان. باشە. ئێستا لە سیستەم لە ژوورەوە ناوی من تۆمار کراوە. تۆمار کراوە لە سیستەم. ئەو کامێرەشمان هەیە. ئەمە چییە؟ ئەو ڕیکۆردە کە چیتە ناو سارەکە هەمووی بۆ ڕیکارد دەکات. 8 دقە یاریەکەی 8 دقەکە هەمووی بۆ ڕیکۆرد دەکات. یعنی من 8 دقە بەڵێ یاریەکەم ئەمەش دەتوانم بەکار بێنم بۆی دوای ڕیکۆردەکەی خۆم وەرگرمەوە. زۆر باش. باش. ئەمە بۆ پاراستنە بێگومان. بەڵێ. لە ڕووی سەلامەتیەوە و ئەم کامێرایش دوایی وەکو یادگارێک لای خۆم تۆماریەکەم. زۆر وای. هینیشمانە ئەو ژێرکڵاوە. ئەمە ماسکە؟ بەڵێ. ئەمەش ئەیکەیتە سەر دەموچاو هەڵمتەکاری. بۆ ئەمە بۆ پاراستنی سەلامەتی ئەو کەسەیە کە خۆشویستەکان چونکە زۆربەی کەس سێ بەکارهێنی ئەمە توش ئەو بەکاربێنی باشترە بۆ خۆ باشترە. باشە. چیترمان هەیە؟ بەس تەنها ئەمانەمان هەیە؟ بەس تەنها ئەمانمان هەیە و ڕێنماییشمان هەیە لە ژوورەوە. بۆ ژووری پشتەوە. بەخێر هەردووکیان بەکارهێنم. بەڵێ. دواییش زانیاری زیاتر وەرەگرین. لێرە ئەمەش دیاری کراوە هەڵواسراوە بۆی کەسێک بیخوێنێتەوە بەدەر لە نرخەکان و باسی واکە کە منداڵان و گەنجان و گەورانیش هەمویان بۆیان هەیە و لێرە خاڵێکی زۆر گرنگی تایەت کە پێش بەشداریکردن دڵنیا بەرەوەلەوەی نەگونجاوە بۆ کێ نەگونجاوە ئەم جۆرە وەرزشە. ئەوانەی ئافرەتی دووجان یا نەخۆشی دڵیان هەیە، نەخۆشی پشت و فەقەراتیان هەیە و مادە کحولیەکانیش بێگومان ڕێگەپێ نەدراوە. هەر هۆکارێکی دی کە ڕێگر بێ لە وەرگرتنی مۆڵەتی شۆفێری جگە لە تەمەن. ئەمانە کۆمەڵێک ڕێنماین کە پێویستە لەم جۆرە وەرزشە پابەند بیپەوەی تاوکو و دووربی لە هەر ڕووداوێکی نەخوازراوە. ئەم کاتت باش. کاتە باش. چ ڕێنمایەکی دیکەمان هەیە پێش ئەوەی بچمە ناو گۆڕەپانەکەەوە؟
هەموو کەسێک کە هاتێ ئێرە پێویستە هەنێک ڕێنمای هەیە دەربارەی ئەم یاریە کە بیزانێ سەرەتا بێت سێرێکی ئەم ڤیدیۆیە بکەین باشە کۆمەڵی ڕێنمای هەیە باشە ڤیدۆکە چیمان پێڵێ لە ڕێنمایەکانە ئەو کەسانی کە ناتوان ئەم یاریە بکەن ئەوانەی خواردنەوە کحولیەکان نەخۆن ئەو ئافرەتانی کە دووگیان ئەوانەی ئازاری پشتیان هەیە و ئازاری دڵیان هەیە بەڵێ بۆ ئەو کەسانی کە لەو کاتەیە کحولیان خواردێتەوە ناتوان ئەم یاری ئەنجام بدەن تەواو باشە لە دوای وەرگرتنی ئەم ڕێنمایانە لەو دی و پێیان وتین کە ئەمانە بەکارەهێنی ئەمانە لێرە بەکارەهێنی ئەگەر هەر شتێکیش پێ بوو کە لەوپەلێک دای ئەنی شوێنی هەڵگرتنتان هەیە بۆی زیانی پێنەگات دواتر دەچین لەناو گۆڕەپانەکەەوە لێرە لۆکەرمان هەیە هۆشتانی پێ دەتوانین لێوێ دایبنی و ئیتر کڵاوەکە لەسەرەگەیت و ئەشتە ژوور بۆ یاری کرد چەند کەس بە یەکجار دەتوانێت لە گۆڕەپانەکە بێت چەند شۆفێر 8 تا 9 کەس دەتوانێت لە یەک سێکشنە بەشداری بکات لە بەشی مناڵان 8 و لە بەشی گەورانیش 8 بۆ 9 کەس بەڵێ چەند خولێکمان هەیە 8 خولێک پێشبڕکێ لە بینی ئەو 8 کەسەیە باڵ باش زۆر سپاس خزمەتە هەر لەم پرۆژەیە پاڵەوانێتیەک ئەنجامەدرێ دکتۆر مەجید خودایەخش ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق و سەرۆکی ئەکادیمیای سلێمانی ئۆتۆمبیل و ماتۆرسکیل ئەوان لەگەڵ بە هاوکاری ئەم شوێنە ئەم پاڵەوانێتیە ڕێگەخن دکتۆر سڵاو لێبێ ئەم پرۆژەیە باسمان کرد پرۆژەیەکی تاکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقیش ئێوەش وەکو ئەم جۆرە وەرزشە لە عێراقا چ پاڵەوانێتیەکە کەی دەست پێکا و چێن بەشدارێکن بۆ چیتان کردو لە ڕووی ئامادەکاریەوە زۆر سپاس بەڕاستی خۆی یەکەم پرۆژێ لە عێراق و لە کوردستان لە جیهانە پرۆژەیەک وەکمایە خۆشبەختانە لە سلێمانی هەیە وەتیم سوودی لێوەربگریم و لێرە دەست پێکەم بە یەکەمین پاڵەوانەتی لەسەر ئاستی عێراق دەست پێکات لە سلێمانی ئەوەش یەکەم بتوڵە نییە ئەگەر دەست پێەکەی من ئەمە یەکەم جارە لێ دەست پێکەم دوای ئەوە لەسەر ئاستی کوردستان دوای ئەوە لەسەر ئاستی عێراق مەبەستمان لەم پاڵەوانەتیە بڵاوکردنی ئەم یاریە و دەست نیشانکردنی باشترین یاریزان لەم وەرزشە ئەتوانیم ئەو کاتە پلانێکی بۆیان داینێم بۆ باشداریکردن ئەمانەی باشتر دەرەچن لە عێراقەوە بۆ پاڵەوانەتی جیهان و ئەمە شتێکی باشە بۆ هەموو وەرزشکاران ئەم وەرزشە ئەکرێت لە سلێمانی حەز دەکەیم باشترین کەس لێرە هەڵبژێنین ئەوەیە خۆشبەختانە ئێمە ئەتوانیم شتێکی وا بکەین بە هاوکاری بەڕێوەبەری شالاکی وەرزشی سلێمانی لەگەڵ سوپەرفاست و لەگەڵ بە سپۆنسەری کورتساز زۆر سپاسیانەکەیم بۆ ئەو هاوکاریە تا بتوانیم شتێکی باش بکەین و بەس سەرپەرشتی اتحادی عێراقی ئەوانە خۆیانش دێن و ڤیدیۆیەک و ئەمە ئەینێرین بۆ اتحادی دووەلی کە سلێمانی یەکەم ناوە ئەچێت بۆ یەکێتی نێودەوڵەتی سیارە و ماتۆر لە عالەمە ئەوە شتێکی زۆر گەورەیە کە ناوی سلێمانی لە کوردستانە ئەروەت بۆ اتحادی دووەلی کە ئەمە یەکەمین بتوڵە ئەکرێت لە سلێمانی و لە عێراقە دکتۆر چێن ئەوانەی بەشداریەکەن و چیتان کردو بۆ ئەوەی کە خەڵکێک لێرە خۆی ناونووسکە بە تایبەتی ئێوەتانەوێ لەسەر مناڵان ئیشکەن یان لەسەر گەورەکان بۆ ئەوەی بیان بەنە پاڵەوانێتەکانی دەرەوە ئێمە دوو جۆر بەشداری ئەکرێت یەکەم ئەوانەی تەمەنیان لە 14 و خوارەوە و لە سەرەوە 14 تا 21 ساڵ 21 ساڵ خوارەوە تا 14 بۆ خوارە ئەن دوو فئە ئەتوانین بەو دوان بەشداری ئەەکەین دوای ئەوە ئەگەر ئەمە نەجاحەتینا ئەتوانین بە زیایەکەین لەبەر ئەوە شتێکی ئاسان نییە یعنی تۆزێ ئەتوانن چیان بکەن ئەگەرێکی لەم پاڵەوانێتیە بۆ نمونە خاوەنی پلەی یەکەم و دووەم و ئەوانە لەسەر ئاستی ئەم پاڵەوانێتیە چیان بۆکەنەوە یەکەم اتحادی عێراقی درعی یەکەم و دووەم ئەوانین دەستنیشان کراوە بۆ ئەوەی یەکەمەکانە باشە ناویان نووسرێت لە اتحادی عێراقی کە ئەمانە باشترین یاریزان و ئامادە ئەکرێن بۆ بطولاتی دەرەوە بطولاتی جیهان و هەمووی شەهادە وەرەگرن کە ئەمانە بەشداریان کردووە لە یەکەمین بطولەیە لە کوردستانە
کە لە سلێمانی ئەکرێت و ئەمانە یەکەمەکانی ئەم بتوولەیە بە ناوی کارتینگ. پاڵەوانێتێک هەیە لە ماوەیەکی نزیکا بکرێ هی دەرەوە جارێ ئێستا ئەبێ ئەمادە باشی بکەین بۆ ئەو کەسانەی تیمێک دروستکە گەر پاڵەوان تێکە بوو. جۆرەکەی چی بووتێ؟ کارتینج خۆی پێوترێت کارتینج لە عالەمە و فیەکان طبعاً ئەمە جۆرێک لە فیەکانە بۆ مناڵان و هەیە بۆ گەورە ئەڵێ ماستەر دیدی ماستەر ئەوانەی لە 21 و سەرەوە ئەوانە گەورە ئەتوان بەشداری پێەکەن لە بتوڵاتی جیهان بەڵام ئەوانەی لە 15 ساڵ و کەمتر خوارەوە ئەوانە ئەتوانن بەشداری بکەن لە مینی ئەوانەی ئەو تەمەنەی ئێمە دەستنیشانمان کردووە کەواتە ئەمە وەک پلانێکمان دایناوە کە باشترین یاریزان لێرە هەڵبژێرین بۆ بتوڵاتی جیهان بۆ ئایندەشە. ئەم شوێنە تەواو گونجاوە بۆ دروستکردنی یاریزانێک کە لە هەڵبژاردەی عراق و بەرەو قۆناغەکانی دەرەوە و بەشداریکردنەکانی دەرەوە بەشداری بکات. خۆی وەک پرۆژەیە یەکەم پرۆژێ و گەورەترین پرۆژەیە لە سلێمانی و کوردستانە. ئێمە وێنەیەک لەما و ڤیددیوەک لەم شوێنە ناردیم بۆ اتحادی دووەلی و زۆر پێیان خۆش بوو و دەستخۆشی لە ئێمەیان کرد وەت کە ئەم بتوڵی ئەگەر بکرێت لێرە شتێکی باشە لەبەر یەکەم چش سێفتیە و شتەکانی کنترۆل کراوە و شتێکی نایابە و لە عالەمە پێنجەمین پرۆژێ لە عالەم هەیە وەک ئەوەی هەیە لە سلێمانی و شتێکی زۆر بەڕاستی نایاب بۆ دەرجە نایابش ناگوڵێن دەرجەیەک نایابە بەڕاستی لەبەرەوە ئێمە حەزەکەم نەجاحەت بێنێت و دوای ئەوە بتوڵەی گەورەتر ئەەکەم لەسەر ئاسی عێراق و حەزەکەم هەموو پارێزگەکانی عێراق بەشداری ئەکەن دوای هەر لێرەیە لەبەر ئەمە شوونێکی بەڕاستی تایبەتە و شتێکی زۆر گەورەیە و شانازی ئەەکەم کە سلێمانی یەکەم پرۆژەی گەورە وەک ئەمە ئەتیایە هەبێت و یەکەم بتوڵەش لەسەر ئەم شوێنە ئەکرێت لە سلێمانی. باشە هەر کوڕان بەشدارەکەن یاخود کچانیش؟ نانا ئێمە دەستیشانمان نەکردو ئەگەر کوڕان کچان بێت هەر کەسێکی بێت ئێمە ناو ئەنووسیم و ئەتوانی بەشداری بێت لەو بتوڵەیە بەعکسەوە ئێمە حەزەکەم کچانیش بەشدار بن لەم پرۆژەیە. یەکێتی وەرزشی ئەم وەرزشەی عراقی ئامادەیە خەرجی ئەو پاڵەوانانە لە ئەستۆ بگرێت ئەگەر پاڵەوانتی دەرەکی بکرا؟ ئەوەی بەڵێ بۆ دەرەوە لەسەر ئاسی عێراقا ئەوانە خۆیان ئەبێ خۆیان ینی کنترۆلی ئەم شتانە بکەن و خەرجی شتەکان لەسەر ئەوانە ئەبێت بەڵام ئەمەی ئێستا ئەکرێت ئەمە بە سپۆنسەری کەناڵی کورساتە و هاوکاری بەڕێوەبەری وەرزش لە سلێمانی و لەگەڵ سوپەرفاست کاک دیاری خۆی زۆر هاوکارمان بووە و سوپاس یەکەم لێرە کە ئەم شوێنە ئامادە کردووە بۆمان ئەم بتوڵێ تێئەکرێت و ئەنجام ئەدرێت و هەموو شتەکان حاضر کردووە و زۆر هاوکارمان بووە لێرەش زۆر سپاس یەکەیم و هیوادارم نەجاحەتێکی باش بێنێت. سپاس دکتۆر سەرکەوتوو بن دەستخۆش. منەمەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم پرۆژەیە وەربگرم بۆ زۆرترین زانیاری بگەێنم بە ئێوە کاک ئەحمەد یوسف بەڕێوەبەری مارکێتینگ لێرە. کاک ئەحمەد ئەمە دوو نەفەریە ئێستا تۆ شۆفێرەکەکەی من لەگەڵ تا ڕۆڵم چییە؟ بەخێراتن سەرەتا بەناوی خوا ئەم جۆرە سیارەمان هەیە دوو نەفەریە بۆ کەسانە گونجاوکە مەسەڵ مناڵێکی بچووکیان لەگەڵای لەوانێت توانێت شۆفێریکردنی نەبێ حەزەکەن باوکو منداڵێک یاخود حتا لەگەڵ خێزانەکانیانە پێکەوە سەر بکەون یا دوو هاوڕێ. ئەم جۆرە سیارەمان هەیە یەکێکیان تەحکومەکە بەسەر مانزین و ئیستۆپول لێخوڕینەکەیە و دوو سوکانیشی هەیە سوکانە کرێ ثابت بکرێ و ئەمەیان نەجوڵێ بەس ئەمەیان بجوڵێ مەسەڵ حاڵەتەکان مناڵەکە لی نازانە شتێک یا ئەگەر دوو کەس بیان و هەردووکیان سوکانەکە تەحکوم پێ بکەن ئەتوانن وای لێ بکەن. ئەمە ئەم ئۆپشنێتیایە و لەگەڵ ئەمەشا ئێمە سێ نوعی تر سیارەمان هەیە کە بۆ گەوران و منداڵان و بۆ کەسی هەرزەکاریشە بێت. باشە ئەم پرۆژەیە لە شوێنێکی وا داخراوە سوودی ئەم شوێنە چییە کە داخراوە بۆ کراوە نەبێت؟
بەڵێ سەرەتا خۆی هەر پرۆژەکە سوودێکی زۆر باشیە بۆ شاری سلێمانی و بۆ عێراقش چونکە پرۆژێکی گەشتیاریە و ئەمە یەکەم پرۆژەیەکە لە عێراقا کراوەتەوە و ڕاستەکەی بۆیە ئەم شوێنەمان هەڵبژار چونکە لە کاتی مەسەن زستان و باران و ئەوانەیە گە شوێنەکە کراوە بێتەوە مەجبورە بی شوێنەکە لە خزمەتگوزاری بوەستێ لەبەرەوە بە گرنگی خۆی هەیە و لە هەمان کاتیشا وەکو شوێنە داخراوەکان ینی بەڵێ ئەو گەوکارتانی کە لە جیهانە هەن و داخراون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاسیایە ئەمە درێژترین گەوکارتی داخراوە کە ئەمش بۆ خۆی گرنگیکی باشی هەیە بۆ سلێمانی و هەموو کوردستان و بۆ عێراقیش و لە ڕووی سیارەکان و لە ڕووی کوالەتی پرۆژەکە بە هەموو ینی بەگشتی لە جیهانە زۆر کەمە لەم جۆرە پرۆژێت چونکە شوێنی ترمان بینەوە سەرن جاران هەبوو هەر لە سلێمانی مەسەن بەتایە و بەهین شتەکانی نەکرا کوالەتێکی نزم و بەس ئەم شوێنەی ئێرە هەم لە ڕووی سەلامەتیەوە هەم لە ڕووی ئۆتۆمبیلەکانەوە کە تەواو کارەبایی و سەلامەتن ئەگەر بانزین بێت مەسەن ئەگەری سووتان هەیە شتێک هەیە بەس ئەمە هەم کارەباییە هەم مەترسیکی وای نییە نەنا بە هیچ شێوەیەک ینی ئێمە گرنگیەوەکەین کە بە هیچ شێوەیەک مەترسی ئەوەی نییە حتا دەعمکردن و شتیش ڕووبات وا حسابی بۆ کراوە کە سەلامەت بێت باش کاک ئەحمەد لە ڕووی مارکێتینەوە چیتان کردو بۆی گەشتیارێکی زۆر ڕاکێشێ بۆ ئێرە و ئایا ئەمە کاریگەری لە ڕووی گەشتیاریەوە دروست کردو بۆ سلێمانی بەڵێ بە دڵنیایەوە ئێمە بۆ بە یەکێک لەو شوێنانێکە گەشتیارەکان ڕووی تێکەن بە تایبەتی لە باشوور عێراق کە دێن بۆ ئێرە چووکە حتا ئێمە خەڵکمان هەیە کە پەیوەندی پێوە کردوون توانن بە تایبەت هاتوون بۆ ئێرە بۆ سلێمانی بۆ سەردانیکردنی ئەم شوێنە چونکە زۆرن ئەو کەسانێک کە حەزیان لە سەیارە و لە پێشبڕکێ و لە ئۆتۆمبیلە و ئەمەش بۆتە ئۆپشنێک و هەلێکی باش بۆ ئەو کەسانە کە بە شێوەیەکی سەلامەت پێشبڕکێ بکەن چونکە جاری وایە ئەبینین لە دەرەوە لە سەر جادەکان و شەقامەکان پێشبڕکێ ئەکرێەوە بێتە هۆی حاڵەتی نەخوازراوە بەڵام لێرە هەموو ئەمە توانی ئەم حەزەی کە هەیە جێبەجێ بکرێ و هەمەتوانێت بە سەلامەتیش ینی گروپی گەشتیاری تایبەتی سوپەرفاست هەیە لە ناوڕاست و باشوور عێراقەوە بێ بۆ ئێرە بەڵێ خانی خەڵکمان هەیە کە بە تایبەت هاتوون بۆ ئێرە بۆ بەشداریکردن لە سفرانی هیچ جاشکاندێکتان هەبوو بۆ ئەوانە لە بەردەوام ئێمە ئۆفەرمان هەیە و ڕێکەوتنمان هەیە لەگەڵ شوێنەکانە هەم لەگەڵ گروپە گەشتیارەکان و شوێنە گەشتیارەکانە بۆ گەر کەسێکیش حەزی لێ بێ ئەمە توانین لەگەڵیان ئاڕێکەکەوین و لە هەمان کاتیشە تەنها بۆ ئەوان نا مەسەرەن قوتابخانەکانمان هەیە کە گروپی جیاواز بەڵێ هەر شوێنێک کە حەز بک سەردان بکەوە بە مەسەرەن جاری وایە ئەڵێن داشکان مامەکان ئێمە لە خزمەت نرخەکانی چۆنە نرخەکانمان لە 5,000 دەست پێیەکە هەتاکو 25,000 باشە بەفیش تەمەنەکان و ئەم نرخانە وەکو داشکاردنەکان گۆڕانکاری ئەکا یاخود گونجاوە بۆ بازاڕی ئێستای سلێمانی نرخەکان هەوڵماندا و ڕاستەکەی کەمترین نرخدابرێن چونکە ئێستا ئەمە 25,000 گەر لە دەرەوەی وڵاتیا لە وڵاتەکانی تر لەوانەیە تا $50 $100 ئەڕوات خۆی پرۆژەکە پرۆژێکی گەورەیە و تێچیەکی زۆری هەبووە لەبەرەوە ئەو نرخانەشماندانەوە و کەمترین نرخمانتوانیوە داناوە و بەبەردەوامی ژەمە داشکاردنمان هەیە بۆی کەسانێک بتوانن سوودمەند بن لەم پرۆژەیە زۆر سپاس بۆ زانیاریەکانت هیوادارین پرۆژەی گەورەتر و جوانتر لە وە جیاوازتر لە شارەکانی هەرێمی کوردستانە هەبێ بۆ ئەوەی کردی گەشتیاریش زیاتر لە ڕووی وەرزشیەوە لە ڕێگەی وەرزشیە بژێنێتەوە سپاس بۆ ئێوە بەخێراتن خۆشحاڵم یەکێک لە سەرپەرشتیارانی ئەم پرۆژەیە کاک محەممەد ئەبوبەکرە کاک محەممەد ئەمەوێ باسیێرم بۆ بکەی چەند جۆرتان هەیە و ماوەی ئەم گۆڕەپانە چەندێکە پێشەکەی بە خێراتتانەکەم بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کە ئێمەتان بەسەر کردەوە ئێمە لێرە لە سوپەرفاز سێ بەشمان هەیە سێ بەش و سێفی ئیسارەمان هەیە بەشێکمان 3 ساڵ بۆ 7 ساڵە بۆ بەشی مناڵانە سیاری خۆی جیایە بەشی کەشمان 7 ساڵ بۆ 15 ساڵە سیارە و ساحی خۆی جیایە بەشی کەشمان 15 ساڵ بەرەو سەرەوەیە کە ئەمی سیاری خۆی جیاوازە سورعەت و ساحی خۆی فەرقی هەیە باشە گۆڕەپانەکە کوی گۆڕەپانەکە ماوەکە چەندێکە کوی گۆڕەپانەکەمان 1 کیلۆمەترە ئەو کەسێک کە بەشداریە کات تقریبن 8 راوند بۆ 9 راوند دەڕوات لە یاریکردنەکەیە باشە هەندێک لە ئۆتۆمبیلەکان قسەی لەسەرکەین هەیەە بەس شۆفێرەکەیە هەیەە شۆفێرەکە و کەسێکی هاوکاری شێتی لەسەر ئەم جۆرەمانە ێستا ئەم جۆری کە هەمانە لە بەردەمانە ئەمە تاکە کەسیە یەک نەفەر لێ خوڕێ ئەمە بۆ تەمەنی سەر و 15 ساڵە ساریکەمان هەیە 2 نەفەرە دەبڵ سێرنە ئەو کەسی کە لێ خوڕێ شۆفێر ئەتوانێت کەسی کەشی لەگەڵا بێت لە تەنیشتی خۆیەوە باشە ئەمە وتی ئەو کەسانی کەتوانن بە تەواوەتی کۆنتترۆل بکەن یەک کەسیە تەنها شۆفێرەکەی وە دوو کەسەکەش خۆی و هاوکاریشینێک لەگەڵا باشە ئەم ئۆتۆمبیلانە بەچی ئیشەکەن ئەمانە هەمووی شەحنن
بە لیسیۆم پاتری ئیشەکان وەتێکی زۆر باشیان هەیە ئەمەش لێرەوە بەرگاویەکرێنەوە نیە ئەمە بارگاویکردنەوەکەیەتی ئەم جیازانە هەرێک و جیازی خۆی جیایە کارەبایەکی زۆری ئەوێت بۆی شەحنکردنەوەیکی باشی هەبێت و بۆ لێخۆڕی و سرعەتێکی زۆر باشیشان هەیە 6 کیلومتر بۆ 65 کیلومتر ئەڕوات ئەمە دیاریکراوە دیاریکراوە بڵێ خۆتان دیاریتان کردوە بڵێ زیاتر ئەکرێ ئەو ئاخیر لیمیتێتی 6 بۆ 65 باشە بەرگاویکردنەکە بە چەندێ بەرگاوی ئەکرێتەوە و بەشی چەندێکەکات سعاتێک بارگاوێکێتەوە سعاتێک ژەڕوات 1 ساعت 1 ساعت بە 1 ساعت بڵێ هەر کاتێک ئەگەر یەکێک بێوێ ئەمە بەشداری بکات و بچێتە ناو گۆڕەپانەکەەوە سێری شەحنەکە یەکەن چەندی تیاماوە بەڵێ هەمووی سیستەمە ئەبێ لە چەند کەمتریتیانە بێت سەیەکی تیابێ هەمان قوتی 300ەکەی هەیە سیستەمی پاتیرەکانی بەم شێوازە دروستکراوە سایەکی هەمان قوتی 300ەکەی هەیە ئەنی هەتاوەکو ئەوە تەواوەکە ئەو تووشی کوژانەوە نەبێت کوژانەوە نابێ نەخێن ڕۆژانە چەند جار بارگاویەکرێتەوە بەپی بەکارهێنانە بەیانیانیان عادەتەن ڕۆژانە هەموو شەحنەکرێتەوە لە دوای شەحنکردنەوەی بە بەردەوام ئەم سیارانە شەحنەکرێتەوە بۆی قەت شەحنی دانەبازێت ینی بەردەوام دایمە فوشەحنە و حازرە بووی ئەو کەسانی کێن لێ بخڕن باشە گۆڕەپانەکە لە کاتی بەکارهێنانی لەیان پێش بڕکێکارانەوە هیچ مەترسیەک هەیە ئەو دیوارانی چۆن ڕێکراوە ئەم دیوارانی بە جۆرە سپینگێک دروست کراوە هاچەند خۆتی پیا کێشی نەزەرەر بە سیارەکە ئاگا نە بەسەر نشینەکە و ئەو کەسی کە لێ شەخڕێ پێشەوە قانونەکانی پێوترێت قایشی خۆبەستنەوەیە خۆی بەسێتەوە کڵاوی سیفتیمان هەیە کاردەسەری بۆ هیچ زەرێک بەر سەرنشینەکە ناکە بەر ساقەکە ناکەوێت چەند شۆفێر لە ژوورەوە بن لە کاتی بەشداری ساحەکەمان توانێت ئەو هەیە تا 15 نەفەر بە یەکجار سیباک بێننەوە باشە پێش بڕکێ بکەن هەر کەسە کە بیدایەت ئەمە سەرەتا هاتی ناو تۆمارکرا لەسەر شاشەکە پێت ئەڵێ کێ یەکەم بۆ کێ دوم بۆ ئەو ڕیزبەندێت چۆن ئێمە سیستەمانەیە و کەسانێک کێن بۆ ئێرە تەمەن و موالیدیان لێ پرسێت تۆپتێنمان هەیە لێرە یەکەم تا دێم مانگانە هەمانە بەپی مانگەکان هەدیەمان هەیە بۆیان ئەوانی کە یەکەمە بنون لە ڕزمەندی یەکەمەکانە ئامێننەوە ئەمەش لە داهاتووە بەتەماین کۆنێکتیکەین لەگەڵ عالەمە ساحەکەی خۆمان لەگە ساحی عالەمە ئەو کەسانی کە یەکەمە بنایەنەچێتە ناو عالەمەوە خێراترین کات بۆ ئێرە چەندێکە ئەگەر خۆی خێراترین کاتی تۆمار کرد بێ بۆ خێرایی کە دیاریتان کردووە ئێرە بێسلاب حسابە بێسلاب ئەو لاپی کەیەکی باشترین کات بڕی بێتت باشترین کات لا ئێمە کە بردرا بێ 46 سانیە 46 سانیە بڵێ باشە لە ڕووی کڵاوە باسمان کرد بەس لە ڕووی جلوبەرگەوە هەر جلوبەرگێک بێ ئاسایی جلوبەرگێک ئاساییە هیچ کێشەیەک هیچ کێشەیەک ڕوونایانە هەندێک جار لە بۆ وەرزی سەرمایە پێویستە کاتجلی زیادە لە بەرکەن ئێمە شوێنەکەمان لێرە سپلێتمانەیە ینی کەشوهوای ئێرە سابتە کێشەی نابێ ئەوەنە سار نابێت مەسەن ئەو کەسی کە لێ یەخڕێت سەرمای بێ ئەو کڵاوشکایی کاتە سەری تاسیری تێناگا سەرماکە لە ڕووی بڵێن سەلامەتی ترەوە بۆ نمونە بەرگری شارستانی ئەم لایەنانە هەمووی پابند کراوە بڵێ ئەنجام من ئەمە جۆری ئۆتۆمبیلە یەک نەفەرەکانە ئەمە ئەدەبتە لە 15 ساڵ بەرەو سەرەوەیە باشە ئەمەیان ساری دوو نەفەرەکانمانە ئەمە شوێنی ساقە ئەمە شوێنی سەرنشینەکە لە گەلانێشی هەردوو لا شوێنی خۆبەستنەوەی خۆی هەیە ئەم سوکان ئەتوانین متحرک بێت ئەتوانین سابتیش بێ ئەتوانین لەگەڵ ساقەیە بجوڵێت ئەتوانین سابتیشیکەیت بۆچی ئەمە جیاکراوەتەوە لەبەر ئەم نەتوانێت سەیتەرە بکات بەسەر سوکانەکەی ئەوە سەر لە ساقە بشێوێنێت ینی هەردووکیان سوکان بەکارهێنن هەردووکیان ئەتوانن سوکان بەکاربێنن باشە ئەتوانین سابتیکەین خۆشمان باشە ئەی جۆری مناڵان ئەمە بەشی مناڵانمانە لە 5 ساڵ لە 3 ساڵ تا 7 ساڵ ئەم سیارانە بەکارێنن خۆیان ئەمە خۆیان لێکڕن بڵێ بێگومان ڕێنمایی سەرەتاییانەکەن کە هەموو ئێمە هەموو کەسێک لە 3 ساڵەوە تاوەکو 6 ساڵ کە بێتە لای ئێمە هەم لە گەورە هەم لە وسە هەم لە مناڵان هەموو ڕێنمایەکانیانێنێ ئەنجە ئەچنەوە لێخوڕینەکان کاک محەممەد کێشی ئەمانە چەندێکە بێت ئەمانە کێشان تقریبان 30 کیلۆ بۆ 40 کیلۆ بێت 30 کیلۆ ئەی گەورەکان گەورەکانمان 15 ساڵ بەرەو سەرەوە تقریبان 150 بۆ 200 کیلۆ بێت بە هەر سیارەیەک کێشی 150 کیلۆ خۆتە کێشی بەو ڕاگرانە بەڵام سەلامەتی بڵێ ئەم جۆریان چییە؟ ئەم جۆریان بەشی وەسەتمانە بڵێ لە 7 ساڵ تا 15 ساڵە ئەمیش تقریبان 120 بۆ 150 کیلۆ بێ وەزیان باش
زۆر سپاس دوایی تاقیەکەینەوە زانین چێژێکی جیاوازی لێ بینین ئەگەر هەر کەسێک بێت ئێرە چێژی لێ بینێ وای لێ کاجارێکی دیکەش دڵنیابووی بێرە چەند جارێکە هاتۆتەوە لەبەرەوەی چێژێکی تایبەتی لێ بینی و هاوتای سیاری دەرەوە نییە کە لێ خورد چێژێکی فۆرمولەوە تات باشە با ئەوەشمان بیر نەچێ بێگومان ئەمانە لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە ئیبینین پاڵەوانی زۆر جیهانی و ناسراو هەیە و پاڵەوانتێکیش لێرە ڕێگە خرێ ئەو کەسانی کە سەردانی ئێوەکەن کەسی تایە خۆی یاریزان بێ ئەگەر لە هەریمی کوردستانی عراقیشان کرد لە دەرەوە کردوێتی باڵێ زۆر هەیە زۆر هەیە لە دەرەوە کردیانە و زۆریشان پێخۆش بە کە لێرە کراوەتەوە بەردەوام ڕۆژانەش هەیە هەفتانە چەند جارێکیان لە سەعات چەند بۆ چەند ئێرە کراوەیە ئێمە سەعات دەی یەکی نیوەڕۆ ئەکرێتەوە هەتاوەکو دەی شەو بەردەوام هەموو ڕۆژێکیش چەند کەس لێرە ئیشەکات ئێمە تقریبا ستافێکی 15 نەفەری لێرە ئیشەکات لە خزمەتی هاوڵاتیانێک کەێن بۆ ئێرە بەلامان 15 گەنجی شاری سلێمانی لە خەڵکی سلێمانیە خەڵکی ناوشاری سلێمانیە باش زۆر سپاس محەممەد بەرداوامە بین ئەچین شۆفێریەکەین زانین چ چێژێک وەرەگرین لەگەڵ هاوکارەکانمە لەگەڵ جێگر و شوان پێشبڕکێمان تاقی کردەوە دوایی ئەنجامەکەتان پیشانەین بەڵام بەڕاستی چێژێکی زیاتری هەبوو و چێژێکی زۆر جیاوازی هەبوو لەو جۆرە وەرزشانەی کە ئەنجامین ئەمە وەرزشێک بوو کە بەڕاستی چێژێکی تایبەتم لێبینی هیوادارم ئەوانەی کە ئارەزووی ئەم جۆرە وەرزشاکەن هیوادارم ئەوانەی کە حەز بە تاقیکردنەوەی خێرایی ئۆتۆمبیلەکەن واز لە شەقامەکان بێن بۆ ئەم جۆرە پرۆژە وەرزشیانە لێرە ئەم کارە بە شێوەیەکی تەندروست بکەن. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون کاتێکی خۆش.